وەرگرتنی گەنم لە سایلۆی سێ سادق دەستی پێکرد. جوتیارانیش لە بەرەبوومی ئەم ساڵیان نیگەرانن چونکە وشکە ساڵی و مێرووی سن زیانێکی زۆری پێگەیاندوون. وەڵی بەربووی ساڵ زۆر باش نییە بە تایبەتی ئەوەی کە دێمەکانە گەنمەکەی زەعیفە سون مژیوێتی بەراوەکان تا حدێک تۆزێک باشترە ئەمجا ئەو بەراوانش هەمی بەزەختی پارە و بەزەختی ئاو کارەبا و ئەم شتانە بەرهەماتووە بەڵام وەکو عام باش نییە گەنم. جوتیاران بەرهەمەکانیان ڕادستی سایلۆکان کرد. داواشیان وایە وەزارەتی بازرگانی عێراق لە وادەی خۆیدا پارەکانیان بۆ خرج بکات. ماوەیەکی زۆرە 14 و 15 و 16 گەنممان لای حکوومەتە تایسە پارەکەی گرتین و نەیداگە پێمە. ئێستا یێژەی کوێر تامێنێەوە تەمای چاوای هێمە هەر چاوەڕی ئەو پارەین. ئەم گەنمی ئیمساڵیشە گەرەکمانە تەسلیمی حکوومەتی کەین حکوومەت لوتف و مەرحەمەتی بیوە باش لێمان وەرگێ و ئەرخەلێت تێ نێرێت و هێمە داوای ئەوەیەکەین و پارەکەمان باتێ دوان نەکەوێت پارەکەی وەکو ئەو پارەکانی تری پێنێت داوای ئەوەیەکەین وت. مێرووی سن زیانی زۆری بەگەنمی ئەم ساڵ گەیاندووە. جوتیارانیش داواکارن لە وەرگرتنی گەنمدا ڕەچاوی سەختی بەرهەمێنانی گەنم لە ئەم ساڵدا بکرێت. ئەمە لە سا دوی تا بە هەوەرەگرین ئەگەر چوار بێ هەوەرەگرین ئەگەر لە سا شش دنگ گەنمی سونی تیاابێ لە ئێمە وەرناگیرە و ڕەفزەکەینە دەرەوە ئەمە یعنی ناڕەحەتی بۆ فەلا گەنمێ بێنێت ئیمساڵ ئەم بەم ناڕەحەتە و بە بێکوت و بەبێ باران و بەم هەموو ئەزیەت و مەینەتە و دەڕاستە و مەسرف و کرێگڵابە ئەگەر کابرا لە سا شش دەنگە هەر هاتیایە ماقول نییە لە سا شش بڵێ ئەیکەمە دەرۆ وەری ناگرین ئەمید بم بۆ کوێ. لە سایلۆی سێ سادق پێچەوانەی ساڵانی پێشوو تەواوی بەرهەمی گەنمی ئەمساڵ وەردەگیرێت. بڕەکەی دیاری کراو نییە و توانای سایلۆکەشمان 40,000 تەنە و سەی سادق و دەوروبەری قەزای شارە زور دەربەنی خان پێنجوێن وەرئەگرین. بەهۆی زیانەکانی مێرووی سن کە لە گەنمی شارەزووریدا بوو لە کۆی 45 بار هەڵگر لە یەکەم ڕۆژی وەرگرتنی گەنم لە سێ سادق باری گەنمی 18 بار هەڵگر ڕەت کرایەوە. بەمە جوتیاران زیانێکی زۆریان لێکەوت. لە سنووری بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی قەزای سێ سادق نزیکەی 70,000 دۆنم زەوی بە گەنم چێنراوە. پێشبینی دەکرێت بەهۆی گرفتەکانی وشکە ساڵی و مێرووی سن بەرهەم لە ئەم ساڵدا کەم بکات. حکوومەتی عێراقیش هەر تۆنێ گەنم بە 850,000 دینار لە جوتیاران دەکرێتەوە. سەلاح جەمیل، کورسات نیوز، سەی سادق.